معنەوەیە بەلای هەمووتانەوە کە لێرامانە نێمە نەبێت لەم حاڵەتانەیە بە سیاسیان ئەم ڕێکخستنە ئایدۆلۆجیە بۆ گەلانی ناوچەکە بۆ هەمومان ئاشکرا بوو. ڕۆشنبیریمان زۆر ضعیفە. هاوار سەیرە سەیر شانۆ و ڕۆمان و سینەما و مۆسیقات پێبێت نەکشم شێر و TNT هەزاران یەلمازگۆنای و ئەحمەدکایا و موساعنتەر و یەشار کەمالت بکوژن و ڕاو بنێن و کەچی ئەوانیش پێت بڵن تیرۆریست. ئاخر پەکەکە لە خۆشیدا چەکی هەڵگرتووە. ئاخر کۆنترین دانیشتوانی ئەم خاکە بیت و مەنگۆلیەکان بێن و بە تۆ بڵێن تورکی کێوی پەپولەش بیت مادام کوردی تیرۆریستیت. ئەمە چ چرخێکی نامەرد و ناحەقە. خۆم پێم سەیرە پەکەکە نەبووە بە تیرۆریست. ئەم جەور و ستەمە بخەیتە سەر بەرد هار و شێتی ئەکات. وەڵڵا ئافرم جەندرمەی دیلی داگیرکەر بگریت و دەرمانی بکەیت. خۆت نان نەبێت لەو شاخە ڕەقوتە قەبی خۆیت کەچی نان بدەی بە دیلەکان و نان بدەی بە بەچکەی گورگ و ورچەکان. بچیتە سەر کولانەی داعش و ڕاوی بکەی کەچی پێت بڵێن تیرۆریست. ئەم کەمپینە بۆ دەرهێنانی حیزبێکی نیشتمان پەروەری شۆڕژگێڕی ئازادیخوازی کوردە کە ڕەگ و ڕیشەی لە هەموو پارچەکانی کوردستان دامەزراندووە. بۆ دەرهێنانی حیزبێکە کە ڕووبارێک خوێنی داوە لە پێناوی ئەوەی کە دەوڵەتی تورک لە دەستورە بنووسێ لە تورکیا میلەتێکی تر هەیە ئەویش کووردە کە نزیکەی 25 تا 30 ملیۆن ئینسانی کورد هەیە لەو جوگرافیایە کە پێڵێن تورکیا. ئەم کەمپینە جگە لەوەی کە ئەرکێکی وەکو وتمان نیشتمانیە ئەرکێکی ئینسانیشە چونکە ئەو بڕیارەی یا ئەو قەرارەی کە پەکەکەی پێخسترا پێ داخەڵ کرا لە لیستی تیرۆر و ڕێکخراوە تیرۆریستەکانی جیهانی قەرارێکی سیاسیە لەسەر داوای تورکیا بوو کە تورکیا ئەندامێکی ئەو وەختە ئەندامێکی چالاکی ناتۆ بوو و تەڵەبی بۆ لە ناوبردننی پەکەکە جگە لەوەی کە هەچی ئیمکانیاتی و تەکنەلۆژی عەسکەری و سەربازی تورکیا بوو بۆ ماوەی چەندەها ساڵ خرایە کار بۆ لە ناوبردننی پەکەکە یا لاوازکردنی پەکەکە یا وەکو خۆیان ئەڵێن قڕکردنی پەکەکە نەیانتوانی سەری نەگرت. ئەنجا تورکیا کەوتە لۆبیکردن لە ڕێگەی کەناڵە دیپلۆماسی و ئیستیخباراتەکانیەوە لە ڕێگەی کەناڵە بازرگانیەکانی لەگەڵ دەوڵەتان و یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی پەکەکە لەناو بەرن دوو ڕێگەیان گرتە بەر. یەکەم کوشتنی یا گرتنی سەرۆکی پەکەکە کە بەڕێز ئۆجەلان بوو و خستنە ناو لیستی تیرۆری پەکەکە بۆ ئەوەی لەم ڕێگایەوە کۆتایی بە پەکەکە بێنن. نانی خۆی بنووسێت پەیوەندیمان پێوە بکە بۆ کار و چالاکیەکانی داهاتوو چونکە ئەمە دەستپێک بوو سەرەتای کار و چالاکیەکانە لە باشووری کوردستان و مامۆستا. دوو پرسیار بوو. یەکێکیان وتیان بۆ ئەم کوردانە هەویان بۆ ئەم شارەی ئێمە. منیش پێم وتم مەناف و بەرزایی بزمایی و شاخ و دۆ و دارستانی ئەم شارەی ئێوە لە هیچ کوردستان نەچێت. کوردی شار ئەدی بۆ جۆرە بەنامەیە ئەمە یەک. دووەمیش وتم کورد حەزیان بە شوێنێکە کە ڕێزیان بکرێت. هەڵبەت ئێوە زۆر بەڕێزن و ڕێزیان لێکن بۆ ئێمە بۆ ئێرە.